ئێمە ڕۆژانە کێشە و گرفتەکانی ژینگە دێتە بەرچاومان چکە ژینگە ئەو شوێنەیە کە خۆمانی تیاژین کێشەکانی ئاو کێشەی خۆڵبارین کێشەی بەرهەمێنانی بە تایبەتی نەوت و غاز کە دیارە هەمومان نەزانین حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەنەی تەرکیزیان لەسەر زیادکردنی بەرهەمێنانە زیادکردنی داهاتە ئەوەنە تەرکیزیان لەسەر پاراستنی ژینگە نییە ئەوەنە تەرخان ناکەن بۆ مەسلەی ژینگە گرفتی گەورەمان مەسلەی ئاوە بەکارهێنانەوەی ئاوی کوردستان تا ئێستا چارەسەرێکی گونجاوی نییە مەسلەی پیسبوونی ئاو هەوایە و هەروەها خۆڵ و خاشاکە بۆیە داواکارم لە بەڕێستان ئێمە ئەمڕۆ گفتوگویەکی کراوەکەین بۆ ئەوەی کە بتوانین بە کۆمەڵێک ڕاستپاردە دەربچین بۆی کە ئەم ڕاستپاردانە بگەینە شوێنی خۆی و کاری لەسەر بۆ پرسیارە گشتیە دەست پێەکەم ئەو کێشانی کە باسمان کرد چی بکرێت بۆ چارەسەری چونکە دیارە هەمومان کێشەکان نەزانین یعنی ئێمە با لە چارەسەرەوە دەست پێ بکەین چی بکرێت بۆ چارەسەری کێشەی ئاو بۆ چارەسەرکردنی پیسبوونی ئاو هەوا بۆ چارەسەرکردنی مەسلەی پاشەڕۆ و مەسلەی ئاوی سەر لە نوێ بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆکان بڵین. سپاسانەکەم هەموو لاکتان بەخێر بێن. بۆیە حەزم کرد وەکو پلاندانان و بە دادەچوونی پارێزگای سینەمانی دەست بۆ بکەم کە ئەم کێشانەی بەڕێزت باسێکی ئێمە وەکو پلاندانان لە پارێزگا لە ساڵانی 2011 کارمان بۆ کردووە بۆ چارەسەری ئاوی قورس ئەوە پرۆژە بۆ دراوە بە کۆمپانیایەکی بیانی و ئیشی لەسەرکاو چۆتە ئەنجومەنی وەزیران و گەشتۆتە ئەوەی کە ئیش بکات بەڵام قەیرانی دارایی و 2014 بەسەرهات ئەو پرۆژەیە زیاتر زانیاری کە هەبێ لەسەری کاکسەربەستی بەڕێوەبەری ئاوی سلێمانیەکە بۆ وەکالەتیش بەڕێوەبەری ئاوەڕۆی سلێمانیە و ئەو بابەتە لە ئەنجومەنی وەزیرانە و ئێستا من ئەنجامەکەی نازانم بەڵام و کۆی ئیشی بۆ کرابێ بەڵە کاری بۆ کراوە سەبارەت بەوەی کە بۆ ینی زیادکردنی سەوزایی کە ئەمە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ پاراستنی ژینگەی سلێمانی ئێمە لە ساڵی 2010 نووسراوان کرۆ بۆ شارەوانی سلێمانی ساڵانە نووسراوان دووبارە کردوتەوە داوای پشتێنەی سەوزمان لێ کردوون پشتێنەی سەوز معنای چیمەن و گوڵ و ئەمانە نییە پشتێنەی سەوز مانای دروستکردنی هێکتارات و چەندەها دۆنم دارستانە کە لە چاردەوری شار بێ بۆ پاراستنی لە مۆزای کە ئێساتیاتی ئەمەی کەمە باسەکەین ساڵی 2010 باسەکەین یعنی ئەمە دوای 12 ساڵ هیچی تیان نەکراوە هیچی نەکراوە بەڵێ بۆ ئەمە ئیشمان کرد لەسەرەوەی ئەو وەبەرهێنانەی کە پرۆژەی وەبەرهێنانیان هەیە بە تایبەتی لە بڵین پشتیان گۆیژەیە کە ئەو لەگەڵ پرۆژەکانی خۆیان پشتی خۆیان هەموو سەوزکەن ئەخیر شدیامان بە داواکاری گشتی ئیجباریان کە تا ئەم ساتە ئەنجامی نییە تەنها ئاسیاسیڵ نەبێت تۆزێک لەگەڵ پرۆژەکەی خۆیان کە پرۆژەی نیشتەجێ بوون و بەڵێ چوار وەبەرهێنن بڵێن فاروق و قەیوان و بەڵێ ینی بەڵێ لەگەڵ ماس ئەم چوارە بەحسا بەبێ ئیش لەسەرەوە بکەن تا ئێستا وازان بەس کۆمپانیای فاروق گروپ تۆزێک بەڵێ وەڵحاصڵ ئێمە ئەخیشت وامان کرد لەبەروی بابەتەکە پرۆژەی ئێمە وەکو پلاندانان باچن لە پارێزگا ئێمە ئەخیشت یامان بە داواکاری گشتی و دوای ئەوەش لیژنێک پێگەێنرا بە سەرۆکایەتی بەڕێز کاگاوەتی قایمقام بۆ ئەوەی بۆ ڕوانی دارەکان خۆمان پرۆژەیەکمان کرد وتمان پلانێکماندانا پلانی وزەی بەردەوام واتە بۆ خۆگونجاندن و ینی پاراستنی ژینگە ئەو پلانەمان ویستم کتێبێک بێنم بەڵام بەداخەوە پێنجشەممە لە دایرە نەبووم و هیچ مەجال نەبوو ئەو کتێبی پلانە بێنم بۆتان لەو پلانەیە زۆر وردی باشی ئەو شتانە ئەکەین کە ئەبێ کەمترین بڵین وزەی ئەفوری بەکاربهێنرێ و زۆرترین وزەی نێوەبوو هینی ژینگە بەکاربهێنرێ لە ئاو هەوا و باو ئەوانە لەوە لێبووینەوە هاتینە سەر بابەتی ئەوەی کە ئێمە ئەو پلانی کە دامانەوە هەموو لایەکمان پابند کردو کە ئیش لەسەرەوە بکە بەداخەوە لە ناو پرۆژەکانە ئەوانەی وەبەرهێنان و هەموو دایرەکانیشمان ئاگادار کردو هەر پرۆژەیەکی تازە کشت و کاڵی بێ زراعی بێ هەر شتێک بێ ئەبێ لە سا 25 سەوزایی بێ ئەم سەوزاییەش معنای چیمەن دروستکردن نیە چکە چیمەن هیچ ناکات بۆ ژینگە تەنها دارە کە ئەو ئۆکسیجنت بۆ زیاکە پلانەکەی ئێمە ژەبەر ئیلتیزامێکمان دروست کردو بووین بە ئەندام لەگەڵ
شارەوانیەکانی ئەوروپا بۆ پاراستنی ژینگە و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاری لە کەش و هەوایە بۆ ئەو ئیلتیزام هەیە ئەبێ لە ساسی ئەو ئۆکسیژینە کەم بکرێتەوە بێ پرۆژەت هەبێ بۆ ئەوە پرۆژەکانمان زۆر پرۆژەی گرنگە چارەسەری ئاوەڕۆی خەستەخانەکانمان داناوە چاوەڕێی فەندین لە ئەوروپا کەس نایکە پرۆژەمان هەیە بۆ بەهێزکردنی هەردوو بەنداوەکە بۆی کە بڕێکی کەم ئاو بتوانین دیسان لە وەرزی بەردانەوەی ئاوە کارەبای پێ دروستکەین ئەوەش دیسانەوە کەس نەهاتۆ بەلایە وەنگلەیەکیشم هەیە لە ڕێکخراوە ژینگەیەکان ئەوەنەی ڕێکخراوە ژینگەیەکان بە دوای فەندا ئەگەرن بۆ ئەوی خۆیان بەردەوام بن هەمیان ژینگە نییە یعنی بۆ ژینگە ئیژ ناکەن بۆ ئەوەی خۆیان بژێن نیشەکەن ژینگە ڕاستە پێویستی بۆ فەندە بۆی خۆی بژێنێ بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئەو حرسان نییە لە هاوڵاتی ئێمە بۆ ژینگەکەی دارێک بەلای ڕوا ئەیشکێنێ بەس چاکی ناکاتەوە ئێمە داواکاریمان ئەوەیە ئێستاش لە شارەوانی زۆر پرۆژە هەیە وەکو زانکۆی ئەمریکی منم ڕۆ بەردەمیان ڕۆشتم بە بەردەمەکی هەمووی داری کۆنە داری سنۆبەری کۆنە هەنێ داری هەیە وشک بووە مەفروزە شارەوانی فەرزیکا لە سەریانیان ئەو شوێنەوە بەرهێنانیان ئەو شوێنی ئەوەی کە وەکو شوێنێکی سیاحی دینی لێ هاتووە ئەو شێخەکەی کە لەسەر بەکرەجوێ بە سوچەکەیە مجموعەیە دار بەتەمان وردە وردە بیشکێن نوهین بێ و دوایی ینی بیکەن بە جادۆ ئەمانە هەمووی کێشەیە وەکو باخچەکان وەکو شارەوانی هەوڵ بن فەرزیکەن بەسەریانە یعنی ئەو پرۆژەیەکی باشی هەیە و ئەزام داهاتێکی باشی هەیە قەیچێکە ینی بۆ خۆی بۆ جوانی خۆی بۆ پاکی بەردەمی خۆی بیکا بەدار زۆربەی ئەو شوێنانی کە دارەکانی لاچوە و نەماوە یان لە مردنایە پێویستە یعنی فەرزکە بەسێرانە ساڵێک دانیشین لەگەڵ دارستان و پاوانی سلێمانیان داوای شەتڵمان لێکردن بۆیە تامی بکەین بەسێرانە ئەوەش نەتیجەینە داوامان کرد لەوە بەرهێنان کە پرۆژەیەکی و بەرهێنان بکرێت چەندین پرۆژە ئەعلانی بۆ بکرێت بۆ سەوزکردنی پشتێنەی شارەڵێم نەک شوێنە چونکە باخێک لە گەڕێکێکە ئەوەنە دەوری نییە بۆ سەوزایی ڕاستە جوانیەکە جوانە بۆ شقلی شارەکە جوانە بەڵام ئەوەی کە گرنگە دروستکردنی دارستانی گەورەیە بەداخەوە نیمانە ئەوشی کە هەمان بووە وێران کراوە جگە لەمانە ئێمە ئەبێت هەوڵبین هەڵمان لەگەڵەوەیە کە ئەم مۆلیدەکان هیچ نەبێ بکرێت بە شتێکی تر کە زۆر ژینگە پیس نەکە ئەوەش دیسانەوە پێویستی بە اقتصادێکی باشەیە زۆر بەداخەوە ئێمە لە 2013ەوە کێرفەکەیەکە خوارەوە ینی باری ئابووری زۆر بەرەو خوار هاتووە بۆیە پێویستی بە هەموو تاکێگەیە بە تایبەتی ڕێکخراوە ژینگەیەکان کە ئیش لەسەر ئەو بابەتە بکەن و پێداگیری بکەن و هەوڵەکانیان کە من ئەم شتە باسەکەم هەمیان ئەوە بێت لە ئیتحادی ئەوروپی فەندێک هەیە پرۆژیان هەبێ بۆ ئەو فەندە بۆی بێن لە ناو مەسەن سلێمانیا بیکەن چونکە کاتی خۆشی ئەوە هەردەست پێشخەرەکەی ئێمە بووین و بۆنەی ئێمەشەوە هەولێر و دهۆکیش چۆنە ئەو بڵێن میساقی شارەوانیەکان من باسی ژینگاکەم ژینگە ئاوە خاکە هەوایە ئێمە با پێشەوەی باسی خاکەین و باسی پشێنەی سەوز ئەم سنووسراوەکەی تابانخان ڕازەکە بەزەوە پەیوەستە بە غابات و دارستانی پاوانی سێمانی ئەو پشێنە سەوزە دروستکە چەکراویشە من هەر بۆ مێژووی شاری سێمانی ئەڵم لە ساڵی هەفتایە ئەم پشتێنە سەوزە بووە ئێساگە لە بازیانە وەرە ئەو دارانە ڕوێنراوە و غاباتەکان هەیە ئەگەر ئاوا بڕی بۆ دەباشان هەرەیە ئاوا بڕی بۆ قەراخەر هەیە بەس ئەمە پێویست بوو ینی دارستان ئێمە چەند جارم کۆبوونەوەیمان کردووە و حزوری تابانخانی ساڵی 2002 و 2012 تا 2008 داوامان کرد دارستان و پاوان و زەرەعامانە پشتێنە سەوزەکان زیاکەن سوڕەقەیدەکان وەرگرن لە بەلەدێ ماسەپلانی سێمانی تەسبیت کرێ بۆی ئەم شتانە بکرێ بۆ بتوانێت پشتێنە سەوزە هەچەنە زۆری کراوە ئەوی کە نەکراوە لە دوایەوە ئەمە کەوتۆتە سەری فراز و جاکردنەوە و ئەم شتانەوە پەیوەندی بە بەلەدێ ئەوی کەوەکو ئێمە باخچەکان باسیکەین من یەک شتەڵەم ئەو خوشکە بار ئاگادار بێ ئێمە لە 16ی چواری من باسی هەواکەم یەکەم شتەوە ڕەخنەیەکی زۆر گەورەی و حەزەکەم و تا من لە هەموو کەناڵێکیشە باسی یەکەم لە 16ی چواری 2010 من سیمینارێکم کردووە لە جامعەی پۆلیتەکنیکیەکە بە حەزوری هەموو ژینگەیەکان و هەموو مدیری ژینگە و مدیر و ئەمانە یەکشە داوارم کردو ئێساش هاوارەکەم هەمووتان لەم شارەیان بڕۆن یەک یای دووتەنیم پێ بڵێ دووکەڵ نەکە بۆ تا ئێستا ئیجرات نەکراوە یعنی یەکێ لە کێشە ژینگەکانی شاری سێمانی دووکەڵی ئۆتۆمبیلە یعنی ئەوە نییە من باخەکەم لە گەڕەکە من بەعکسەوە کە باخی لە گەڕێکە ژینگەی و گەڕەکە جوانەکەی بۆنی بە ئێستا ئێمە باخمان کردو لە گەڕێکانە کە ژماری باخەکانمان گەشتە 600 هەر گەڕەکە خۆیان ئەچن سەیران و سەفای تیاگەن ینی ژینگەیەکی جوانەیە تۆ دەرەجەی حرارە لە ماڵ و لە بەلەکۆنەکەی چلە ئەچیتە باخەکە 20 25 ستە
لەبەرەوە ئەمە تەسیر بەس ئەو تەسیرە جانبیە لە ساسەی نییە کە تابانخان فەرمی ڕاستە ئەجا ئەمە یەکێکە لەوانی کە من حەزەکەمە باس کرێ ینی بۆ مرور و بەڕێوەبەراتی ژینگی سلێمانی بەرپرسن یعنی بۆ ئەم کیای دووتەنیە کە هاتۆتە سلێمانی تا ئێستا ئەم دووکەڵە بنەبڕ نەکراوە ینی هەر یەک دووتەنی پێ بڵێ ئەم ئەو دووەم هەرچی پاسە هەرچی ئەو لۆریانە هەرچی ئەو تەنکەرانی کە ڕووەکەنە سلێمانی هیچی ڕقم سلێمانی نییە هەمووی دووکەڵەکە بەسەر ژینگی ئەم شارەیە ئەگەر بێن ئێوە لە سەعا پێنجی ئێوارەیە من دوو ڕقمتان پێڵن سەعا پێنجی بەیانی لەگە پێنجی ئێوارەیە سەیری سلێمانی کە لە دەباشانەوە یەک دەفرە بینی ڕەشە کەی بینی تێگی کاکەما بێ پێویستە عیلاج کرێ ئێمە پێشوی باسی داڕوانگەین باسی ئەمە بکەین باشە باسی ژینگەی هەوایەکە بکەین دوایەوە باسی خاگەکرێ ئێمە ئەوی توانی بمان ساڵانە بەپێی بەرنامە و پلانەکانی خۆمان وەکو باخچەکان هەموو ساڵێ 50 باخ لە شاری سلێمانیا کراوە 400,000 دارمان و خۆمان خزمەتیەکەین هەم هاوڵاتیشمان فێرگو یەکێک لە شتانی کە شانازیەکەین بە هاوڵاتیەوە ئەڵێن هاوڵاتی ڕێژەی سەوزاییمان کە گەشتۆتە 90 لە دەیا چوار 12 ئێمەین وەکو باخچەکان سی ئەواری شارە دوی غاباتە یەک و لە دەیاشتی هاوڵاتیە واتە هاوڵاتی ئێستا لە هەموو گەڕێک و لە هەموو کۆڵانێکە تێگی دارەیە جاران ئێمە ساڵەکانی ه و 60ەکانوانی کە بیریان بێ لێرە لە تەمە نابن لە کۆڵانێکە یەک دارە بوو پاک لە فرۆشەکە و قاونە فرۆشەکە چۆ ژێرە و دارەق مناڵی ئەو گەڕەکانی کۆبوو ئێستا هەموو بەردەگای ماڵێکە دارە دوو دار هەیە هەنی بۆ بە ئینێ هەنیگە نێکی پیان ناخۆ خۆی خەفتەریقە بێتەوە لەبەر ئێمە ئەمەمان کردووە و تەرجیعی خەڵکمان کردووە کە ڕێژی سەوزایی بە هاوڵاتی من زۆر لەسەری ناڕۆم باسی پێشینەکەەوە ئەو باسیکەوە کاگاکە خۆی قساکە من باسی یەک شتیکاکە من مانگی دوو مانگی سێ مانگی چوار مانگی پێنج یعنی هەمووی لە یەکەکانە هەموویم هەیە بە دۆکیمنت چوومە دەژێ پردەگەی قلیاسان لە مانگی دووە تاقەی تاجی ئەو ئاوەی کە لە سەرچنارەوە زیایە و لە دۆڵە ڕوتەوەیە لە 10,000 متر مکعب لە سەعاتێکە ئاوەڕوە ئەم ئاوەڕا چێتە دەربێنخان و قینەوە لە مانگی سێ هاتی ئاخر ڕقمتان بەمێ کە من لەگەڵ BMC قسەم کەوتم تەسویریکە ئەمە تاقەی تاجەکەیە ئەمە 2,000 متر مکعبە لە سەعاتێکە ئیمڕۆکە 21 مانگە کە 2 مانگە لە بەهاراین وشک بووە ینی یەک قەترە ئاو نییە لەوینە باش ئێمە بۆ سنوودی توڕابینە کابراەکات بۆ لای من وتی 2 تەن هینە 2 ملیۆن متر مکعب گڵم هەیە ئی پرۆژەیە کاکە فەرمو شوێنم بنێ من ئەچکەم سدودی توڕابیەکەم تێگەی سدودی توڕابیەکەم بۆ ئەوەی کە ئاوە خەزنە کۆ بێتەوە هەم ئیسفادەکانی چیە هەم لە ڕووی ژینگەوە هەم لە ڕووی سیاحەوە هەم لە ڕووی ئاوە خەزنەی کە ئاوی ژێر زەوی باڵانسێ دروستەکە بەس بەڕاستی کەس بە قسەی کەس ناکە ینی ئەمە پلانی ئێمە نییە پلانی من وەکو باخچەکانەوە سەردار بڕوێن و ئاوی بم و بەخوا دەسەڵاتم نییە کابرایە پاک لە فرۆژ و یا ئاو فرۆژ بڵم وەرە لە پارکەکە ئاو بفرۆشە بەیانی یەن مەحاسم ئەڵە تۆ دەسەڵاتی نییەوە بکەی یعنی بەڕاستی من گەراجەکان خۆمە چم بیتاقا بڕم کە یەن بکرێ بە لە دێ کۆشکەکانیش لەبەرەوە ئەمە بەڕاستی زۆر باس کراوە من ئەمە زیاتر مناقەشە لەسەر ئەمانە بکرێ بەڕاستی ئێمە ئێستا لەسەر ژینگە قساکەین من قسە لەسەر ئەوانی کە ناکەم و سپاسانەکەم با کاتان لێ نەبرم با قوربان من کۆمەڵی مۆزوع باسەکەم یەکدوانێکیان تەکمیلی قسەکانی جەنابی تابانخانە چونکە ئەو بەڕێوەری پلاندانان بوو بێکەوە هاوزەمیلین فترێ زۆر لە محافەزە بەیەکەوە بووین ئێستا ژەر بە بەڕێوەری خۆمیداێم قوربان ئەوەی کە من بە باشیێزانم ڕاگەاندن زۆر دەوری هەیە لە وشارکردنەوەی تاکانی کۆمەڵگا یەک نمونەی زۆر سادەتان بۆێنمەوە ئەم ساڵما پاییز لەگەڵ مەسوولی بەشی دارستانی خۆمان کوڕێکە بەیانەکەی بێکەوە جەولەیەکمان کرد بە بەردەم مزگەوتی شەید مەریوانە ئەوەی کاسی بۆ منتیقەی قولەرێسی کوڕی باشێک بەبێ ئەوەی هیچ کەسێک پێی وتبێ بەس لەبەروی مەزاجی ئەو بەیانیە نەبووە دەستیاوەتە تەوراسێک 62 بوو ئەگەر 63 دارسنەوبەر کە باڵای هەرێکی باڵای زلامێکە بوو بڕی بێ و لە تەنیشتی خۆیان داینابوو ئەمە یەکێکە لەوانەی کە کۆمەلگای ئێمە پێویستە هەر چۆنێک بێ وشاری بکەینەوە کە ئەم دارە زەرەری بۆ تۆ نییە بگری ئیسفادەی بۆ تۆ هەیە یعنی ئەمە لەیەکێک لە ڕۆکانەوە ڕاگەاندن دەوری زۆر سەرەکیە بینێ لە وشارکردنەوەی تاچی کۆمەلگا وابزانم بۆ هەموو کەناڵی ئەعلامی کە هەمانە هیچ کەناڵێکی بێنرا بۆ بیسراوەکان نابێنراوەکان زۆر بە کەمی ئەیبینم کە لەسەر ژینگە قسەکات
بەرنامەی سعاتی هەبێ یا 2 سعاتی هەبێ بە بەردەوام بەرنامەی خۆیانیان هەیە زۆر بەکەین باسی ژینگەیەکەن ئەتوانێت هەر لەو ڕاگەیانە ئاگادار بکرێتەوەی کە لە بیرەوەری خۆمانیان زۆر بەمان زۆر گەنجەکاننا لە ماڵەکانە هەر هەمووی سفرەیەک بۆ یان سڕی و بۆ بانی دایانە نایەوە ئێستا هەموو ماڵێک هەموو ژەمێک سفرەیەکی سەفەری فڕێ ئەیات ینی تۆرە بێنە بەرچاوی خۆت عەدەدی ماڵەکانی شاری سلێمانی سنووری شارەوانی سلێمانی باسکەم ناگاتە 500,000 ماڵ بە دوکانەکانەوە ناگاتە 550,000 ماڵ هەموو ڕۆژێ بێ لە تەندروستی بێ لەو کۆمەلگانی شتەجیانەی کە خۆیان خۆڵ و خاشاکی خۆیان فڕێن هەموو ڕۆژێ 1200 تەن پاشماوەی خۆڵ و خاشاکی ماڵانمان ئەین خواردەمەنی و بڵێن ئەوەی کە ماڵان فڕێت ئەمەمان هەیە ئەمە کارەساتیشی گەورەیە لە ڕژینگەیەوە ئەکرێ ڕاگەیانەکان وا لەو خوشکانەمان کرد کە لە ماڵەوە سفرەیەکی سەفەری دانەخە ئەکرێ ڕاگەیانەکان وامان لێ بکەن کە زۆر شتی پلاستیک هەیە بەکاری نێنین ئەمە لەوانەیە من ناتوانم دەم پێم بگا بەڵام ڕاگەیانەکان ئەتوان کۆمەڵی خەڵکی شارەزا داوەتکەن و لەڕێ ڕاگەیانەکان چکە ڕاگەیانەکانە چێتە هەموو ماڵەکانەوە بە کوردیەکەی ڕێی من ڕاگەیاندن هەتا بە قوت بکرێ زۆر دەوری باشیە بێ لە پاکڕاگەندی ژینگە ئەمە یەکێک لە تەورەکان تەورەیەکیان ئەو خوشکە بە ڕێزەمانەتی نووسرامان کردەوە بۆ شارەوانی قسەکەی زۆر تەواوە نووسراومان بۆ کرێت بەڵام من پێشنیارێکم لەوانەیە لە دووسێ شوێنی کا کرد بێتم ئەمە ئەوەیە کە مەسرف ناکەوێتە سەر شانی حکوومەت لەوانەیە هاوڵاتیەکان ببێ بە منافەسەیەکی شەریفانە ئەگەر باسی سلێمانی بکەین ئێمە بە هەرێم باز ناکەین بە کامری سلێمانی لەوانەیە 200-300 ملیۆن دۆنم زەویمان هەبێت کە زەوی ئەچێنرێ ئەم زەویە ترەکرێ بە گەنم ئەکرێ باسی باخەکان ناکەم ئەو زەویانەی کە بە وشکە ئەچێنرێ گەنمە پاقلەیە نیستکە نۆکە زۆیە ئەو زەویانە ئەکرێ بەڕێوبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی ئەم پێشنیارە بکە داوا لەو جووتیارە بە ڕێزانە بکە هەرێکە بە پێشماری ئەو دۆنمانی کە هەیەی تەنها چەند دۆنمی هەیە ئەو نەدووداری بڕوێنێ نەژێت بە شێوەیەکی عیشایی بڕوێنێ پەرت و موازەیکە ئەکرێ وەکو ڕیزێک سیاز لە بینی زەویەکانی خۆی و زەویەکەی تەنیشتیا باسی ناو سنووری سلێمانی ناکەم باسی سنووری شاری سلێمانی بە کاملی یەکەم یعنی بە قەزاو ناهێکانەوە یعنی بۆ نمونە کە تۆ لێرەوە چی بۆ هەڵەبجەی شەید لەوانەیە ملیۆنێ دۆنم زەویت هەبێ ئەکرێ هەر فەلاحێک لەو فەلاحانەی کە ژمارەیان 100,000 فەلاحەیەکی دەدار بڕوێنێ کاتە ملیۆنێک هەرێکی دەدار بڕوێنێ بۆ نمونە ئەگەرێکی دۆنمی هەبێ کاتە ملیۆنێ دار لەوانەیە بچێتە چەند ملیۆن دارێک ئەمە یەکێکە لەوانەی کە من قەنەعەتم وایە ئەگەر ئێمە زووتیارە بە ڕێزەکان هان بین ئەگەر بە شێوی خۆبەخشانە بیکەن ئەگەر زەختیان لێ بکەین ئەگەر بە تەکلیف بێ یعنی زووتیارێک 1000 دۆنم زەوی هەیە ئەتوانێ 1000 دار بڕوێنێ و هەفتانەش تراکتۆرێکی بۆ بگرێ بۆی ئای بە هەر تراکتۆرەکەی خۆی کە ئەو کردی ئەم کەسەی کە 100 دۆنمەکەی هەیە یا 50 دۆنمەکەی هەیە ئەمیش تەرجیع بێوەکو ئەمیش ژەیکا بە هەمان شێوە بەنسبە شاخی گۆیژەوە تەکمیلەتەن بۆ قسەکانی جەنابی تابانخان 4 کۆمپانیا هاتۆتە پێشەوە ئەم 4 کۆمپانیا 750 دۆنمیان لە شاخی گۆیژە سەوز کردووە یەکەم کۆمپانیا کە دەستی پێ کرد کۆمپانیای ئاسیا سێڵ بوو لەبری ئەو پرۆژانەی کە هەیە لەم شارەیە داوای لێکراوە 200 دۆنم سەوزکە ئاسیا سێڵش بە هاوکاری ئەم سیدیۆی ئەمەی لە دانیشتوچکە ئەمان بۆی بەڕێوە بن هەڵساوە بە سەوزکردنی 200 دۆنم لە شاخی گۆیژە ئەو 200 دۆنمە نزیکی ئەم ڕقەمانیان تقریبا چکە لە بەرم نییە بەس دەتوانم بڵێم نزیکی 23,000 دار هەمە جۆرە ئەو دارانی کە لەو شاخەیە ئەڕوێن کۆمپانیای ئاسیا سێڵ 23,000 دارێتی ئەڕوانوە و پێویستیشە لەسەری بۆ ماوەی 3 ساڵ بە بەردەوامی خزمەتی بکە پار بە کاملی خزمەتی کردو ئەم ساڵ ژوا لە خزمەتکردنیایەتی ئەگەرێکی لەو دارانە وشک بوو بێ لەم ساڵات داری تازە ئەڕوێنێتەوە ئەمە کۆمپانیای ئاسیا سێڵ کۆمپانیای قەیوان بە هەمان شێوە ئەوانش 200 دۆنمیان وەرگرتووە ژمارەی دارەکانی کە ئەوان ڕوانیانە لەبەری کۆمەڵە داریتیا بوو شوێنەکەیان ئەوان لە نزیکی 20,000 دارای ئەو دارانی کە پاڕوانیانە کۆمپانیای تانوپۆمان هەیە ئەوش 200 دۆنمی وەرگرتووە هەر بە تەنیشتی ئەوە یعنی ئەمەی کە باسێکم کە لێرە سەری شاخی گۆیژە بکەی لە تەنیشتی نەخێر هەمووینێ لە تەنیشتی ئاڵاکەی کوردستانەوە بە ئیتیزاهی دەسە بە ڕیجای ڕۆژهەڵاتی شاخیا دەستی پێ کردووە هەتا گەیشتۆتە ئەو سنوورەیە ها 2-3 ساڵەمە پێش سوتا کۆمەڵەداری زۆر ئەو دارانی کە سوتاون ئەوە کۆمپانیای ماس سەوزێکات یعنی تانوپۆ ماس سەوزێکە تانوپۆ 100 دۆنمیان لەوێ وەرگرتە بوو کردی 700 دواتر لە ڕووکاری ئەم دیۆ 50 دۆنمیکیان وەرگرتووە یعنی 750 دۆنم سەوز کراوە کە عەدەدی دارەکانی لە 80,000 دار بەرەو ژوورترە ئەمە کە سەوز کراوە پار بە کاملی خزمەت کراوە بڕیارە ئەم ساڵ و ساڵی کەش خزمەت بکرێت دواتر تەسلیم بە بەڕێوەبەرایەتی ژینگە و پاوانی سلێمانی بکرێتەوە
یەک وەڵامم هەیە بۆ کامران لەسەر سیارەی کیاگان بۆ ئەوەی گاز بەکارێنن و دووکەڵیان زۆرە چەندین جاری مەسەدان سیارە وەکو ئەم سیارانە غەرامە کراوە لە ڕێی فەرمانگەکەمانەوە بەڵام ئێمە چەند چاومان هەیە تاکو هەمووی ببینین بەڵام ئەمە ئەکەوتە سەرکی نەوت و کانزا کە ئەو ڕەزامەندی دەم بە کواڵیتی ئەو بانزینەوە ئەو گازە کە بەکارێنن سیارەکان بەعام چونکە 2 ساڵ لەمە پێش لە داواکاری گشتیر نووسراوێک بۆمان هاتووە ئەڵێر ئاگادارمان بکەن بە هەموو معلوماتەکانتان کە بۆچی شاری سلێمانی وای لێ هاتووە بەیانیان سەر لە بەیانە سعات 4 و 5 ئەو ناوە لەگەڵ ئێواران دووکەڵێکی ڕەش هەیە لەسەر سلێمانی هەمووی بەطبعاً ئمە بە شێوازی علمی وەڵغەممانداوە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامیگەی ئەتیادی زۆر ئەتیادیە چەند ساڵی پێ ئەچێت تاکو ئیشی لەسەر بکەن ئەوە پێم باشە بە دوواداچوون بکرێت بۆ کواڵیتی بانزین و ئەو گازە کە بەکاری هێنن بۆ نمونە محەتەی معالەجە ئاوەڕۆی هێن معمەلەکان نەخۆشخانەکان ستیەکان هەرچی پرۆژێ لە ناوی سلێمانی بەپێ ڕێنمایەکانی خۆمان ڕێنمایی ژینگە هەموو پرۆژەکان ئەبێ یەکەی چارەسەر ئاوەڕۆیان هەبێت ئەو ئاوەڕۆ یان بەکاری بێنن دووبارە لە پرۆسس ئیشەکەیان یان بۆ سەوزایی یان ئەڕواتە ئاوەڕۆی گشتی فلەبەر ئەوەی يعني خۆی تەکلوفەیگە یەکەی چارەسەر ئاوەڕۆ هەر تەکلوفێکی زۆرە طبعاً بەپێ نۆعی ئیشەکە ئیشی ئەو مەعمەلە بوو نمونە ئیسە گەلڤەنایز هەیە ئاوەڕۆگەی کیمیاویە ئاوەڕۆی کیمیاوی سرفە و زۆر پیسکەریشە یان دەرەجە یەکە لە پیسکردن تەکلوفەی معالەجەگەی ئەگاتە 5 دەفتەر تاش 10 دەفتەر کەم نییە تو 10 دەفتەر سەرف بکەیت لەسەر مەحەتەی معالەجەیەک ئاوەڕۆ دووبارە بەکاری نهێنیت هەر گوناحە ئەوە بەعکسەوە ئێمە فەرزمان کردو لەسەر هەموو پرۆژەکان کە یەکەی چارەسەر ئاوەڕۆ دابنن لە ڕێی لیژنەکانمانەوە تیمەکانمان بە بەردەوامی بە دوواداچوونکەن بۆ هەموو پرۆژەکان بە خەستخانەکانەوە ئێستا تقریباً خەستەخانە ئەهلیەکان کاک سوبحانیش ئاگادارە لە ڕووی سەوزایی لە ڕووی مەحەتەی معالەجەی ئاوەڕۆ هەمویان بەشداریان کردووە لەم ئیشە بۆ نمونە سەوزایی هەرچی پرۆژەیە ئەگەر شوونی نییە بۆ سەوزایی لەناو پرۆژەی خۆی بە پیاسە ئەبێ قەرەبووی بکات لە شوێنێکی تر طبعاً بەڕێژە قەرەبووی کرد ئەوە ئەتوانێت لە شوونی خۆی بیکەت با بیکەت بۆ نمونە پرۆژەی ئەلف و با و جیممان هەیە ئەوەی ئەلفە ئەبێت لە 25 سەوزایی هەبێت ئەلف و با جیمە گەیشت لە 110 جیم طبعاً پرۆژەی پیسکەر ئەوانە کە یعنی زۆر کەم یعنی حسابکردن بە پیسکەر لەناو پرۆژەی خۆیان ئەبێ ڕێژێک لەو سەوزایە هەر بکرێت لەگەڵ پشتێنەی سەوز طبعاً ئەمە پشتێنە سەوز علاقەی نییە بە لە 125 یعنی لەوانەیە بگاتە لە 140 لەگەڵ پشتێنەکە بەڵام ئەگەر نەیان کرد هەر بە تەکید غەرامە کریان و مجبورن بیکەن لە دوای غەرامەگەیشە و دەفع غەرامەیشکان و مجبورن ئەو ئیشێشە بکەن و کردومانە بەسەریان جێبەجیمان کردووە لەگەڵیان و یەک شتێکی زۆر گرنگ هەیە لێرە کە جیاوازی هەیە لە تعلیماتەوە لە بین دائرە و دائرە ئێستا بۆ نمونە کێڵگەی پەلەوەری بەپی تعلیماتی خۆمان ئەبێ مەحرقەی هەبێت بۆ فۆتاوەکان نابێ فڕ بێت لە ناو چاڵێک و ئەیجا ژیرزە ئاوی ژیر زەوی پیسکەت خاکیشە پیسکەت لەگەڵیا بە تعلیماتی زراعە نا ئەڵێ چاڵ باشترە لە مەحرقە ئێمە بە تعلیماتی خۆمان فقط مەحرقە بەکارهێنن کەس جێبەجی ناکات پیشتیان بەسووە بە تعلیماتی زراعە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە طبعاً بەڵام خۆزگەند و تعلیماتی هەبێت هەر وزارەتێک تعلیماتی خۆی جیاوازای بۆ نمونە ئیسەمی ڕژێ لە 125 مان هەیە لەوانەیە لە زراعە لە 100 25 نەبێت ئەوە کێشەمان هەیە کێشێکمان هەیە لەگەڵ وەبەرهێنانیشە زۆر اختلافمان هەیە لەگەڵ وەبەرهێنان لەگەڵ کاک عەزیزیشە زۆر اختلافمان هەیە ئەو پشتگیری زۆر پشتگیری لە پرۆژە وەبەرهێنانەکان کرد ئەڵێ ئێوە مەجبور نین یان بۆدان نییە تعلیمات جێبەجێ بکەین بەسەریانە بێ ئاگادار ئێمە بکەین دوای ئێمە لە ڕێی خۆمانەوە ئاگاداریان کەینەوە ئایا لە بواری ژینگە گەندەڵیە کرێت من لەمێ وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەڵێ لە بواری ژینگە گەندەڵیە کرێت باش زۆر باشەکرێت چۆن ئێمە پێشتر ژینگە بە دایرەیەکی کەم سێرەکرا ئەمە حەقیقەتێکە کاتێک بۆنەوە بەڕێدان باشتر دەزان کە لە شارەوانی یاخود لە وەبەرهێنان کە مۆڵە دەدەن پرۆژەیەک تەحویلی 13 دایرەکەن بۆ ئەوەی کە ڕەزامەندی و 13 دایرێ وەربگیرێت تا دواتر مۆڵەتە گشتێکی پێ بدرێت مۆڵەتە ڕسمیەکە یەکێک لەو فەرمانگانەکە بۆ ێنەرێت فەرمانگەی ژینگەی
پرۆژەیە بۆ نمونەش شوێنەوار طبیعیە زۆر شوێنەکان لاانە شوێنەوار ئەسەری شوێنەواریتانە هیچ کێشەیەکی نیاڵە شوێنەواری کێشە منە بۆ نوە دوورە لە ئاوی ژەردەوە هەندێک بابەت هەیە ئەوان بە ئاسانی ڕێگەکە لەوێ تێپەڕە بێت ڕێنمایەکانی ژینگە تۆزێ قورسن کە قورسن مامەڵە پێوەکردنیان خۆشترە چەورترە بۆی ئەتوانرێت زۆر بە ئاسانی کە کەسێک کە لە ژینگە بێت ئەتوانێت زۆر بە ئاسانی کە من بەڵێ من بۆ خۆم سەرۆکی لیژنەی بە دوواداچوون بووم زۆربەی کاتەکان لە ژینگەی سلێمانی ئەگەر بمویستایە ئێستا بە لیگزیزەکە هاتم بۆ ئێرە کە ئێستا سیارەی هاوڕێیەکم هێنامەوە بە لەگەڵ خۆمە ئەم توانی ئێستا شوقەم هەبێ ئەم توانی هەموو شتێکم هەبێ دەیان پرۆژەیە لەبەر سەوزایەکەی لەبەر یەکەی چارەسەری ئاوەڕۆکەی لەبەر دانانی فلتەرەکەی فلتەرێکی پێدانی بایدە دەفتەرە ڕێکەوە بە دەفتەرێک بە دوو سەوزایەکەی پێویستە دوو دوانم سەوزکەی سەوزایی دنێ لەگەڵی ڕێکەوە بۆیە ژینگە ینی پێویستە لە دیوانی چاودێریدا لە ژینگەی لەلاینایە زۆر چاویان لە ژینگە بێت ژینگە شوێنێکی چەورە ئەوەیە کە وەڵامی ئەو پرسیارەکە بەڕێز ئایا لە ژینگە گەندەڵیەکرێت بەڵێ نزیکی 12 پرۆژە هەیە لە سلێمانیە کە تەنانەت داواکاری گشتی ئەنجومەنی پارێزگای ڕەزامەند نەبوون بە مۆڵەتیان پێدراوە دڵنیا بە مۆڵەت پێدران بەبێ هۆنیە بەبێ پاداش نیە و دوان سانێک لەو پرۆژانەش ئیعلام هەرایان لەسەر دروستکردن لەسەر شەخسی سلێمانی بۆیە لە ژینگەدا ژینگە دەتوانن هەندێک لە ڕێکخراوەکان دەتوانن ئەوەم بۆەکەی یا لە ئیعلاما بڵێن فڵانە شتت کردووە بۆیە چەو کەسانی لە لیژنەکانن توانین لە ئاستی ژینگە نەتوانن ئیشکەن بەڵێ ژینگە سێکتەرێک ئەتوانێت گەندەڵی چاکی تیا بکرێت ئەتوانێت پارۆکی زۆر وەکو زۆرێک لە دەوایرەکانی کە شارەوانی ناڵێمەوە بەرهێنان ئەوان وەکو بڵێ حکوومەتێکی بچووکتر ینی لە حکوومەت گەوراتە خوارە شارەوانیە ئەنج ساتی باشانە بەڵام لە دوای ئەوانەوە ژینگەیەکی لەو فەرمانگانەی کە ئەتوانرێت پاروی چۆری تیا بخورێت بۆیە بێت چاودێری باشی لەسەر بێت من خۆشمەوە لە ڕەزامەندیەکەی بۆ نمونە حالم پرۆژەیەکمان هەبوو ماوەی پێشوو پرۆژەیەکی بە بەرهێنانە ماوەی داهاتووشەکەوێتە کار من ناوەگەی هەڵ نادەن لەبەر دواتر لاانێ کەسێک ناوی بازرگانەکە بڵێ شتێکی شخصیە بەپێی مووقعەکەی مەزان هەندێک پرۆژەمانەیە پرۆژەکانی پۆلیێنی ئەلف لاانەکەم پێویستە 5 کیلۆمتر لە شوێنی نیشەجەبوونەوە دوور بێت وەکو قیر وەکو ئاسنەوانە پێویستە 5 کیلۆمتر دوور بێت بەڵام ببینیت کیلۆمەترێک دوورە 2 کیلۆمتر دوورە ڕێنمایەکە ناگرێتەوە بۆیە بە مقابل بە شتێک ئەو ڕێنمانە چاکەکرێت بازاتی لەسەری نەڕم کورت و بخۆت وەڵامەکەی بەڵەیەکی زۆر بەقەوەتە تایە کە بڵێ ژینگە هێتی یەک خاڵیکە کە ئەمەوێت لەسەری بڕۆم بابەتی پاژماوەی پزیشکی زۆر لەسەریان پاژماوەی پزیشکی ئەمە کێشەیەکی زۆر گەورەمانەیە من دوێنێ من ئێستا حالم بە تەنسیب لە فەرمانگەی ژینگەی هەڵەبجەم تازە کراوەتەوە مانگێکە نەقڵم کردو چوون بۆ وێ لە ژینگەی سلێمانیش و لە هەموو شوێنەکان پاژماوەی پزیشکی من دوو جۆرمانەیە هی نەخۆشخانەی ئەهلی هی نەخۆشخانەی حکمیەکە چه بە پاژماوەکەی چه بە دەرمانە بەسەر چووەکەی یەک شوێنمان نییە بۆ چارەسەرکردنی ئەوە ئەهلیەکان ئەینێرن ئەهلیەکان ئەینێرن بە پارە لە ڕێگەی سندیکاوە ئەهلیەکان ئخلاسخان من خۆشم لە هۆبەی شارستانی خۆم بەرپرسی و بەشە بووم ئەهلیەکان لە ڕێگەی سندیکاوە کتابێکەکەم مقابل بە پارێک لە کارگەیەکی چیمەنتۆ سووتێنرێت ما باقی حکومیەکە بە نەخۆشخانە و بە هەموو شتێکەوە خۆڵ عملەکە تا ئێستا ئێمە کوڕەخرای سروشتی کوردستان 3 پرۆژە یاسا بۆ 4 پرۆژە یاسامان ناو بە پەرلەمان یەکێ لەوانە بۆ سەگە بێخاوەنەکانە باشە کە نەزۆک بکرێن ئەو شەڵتەرەی کە کرایەوە لەسەر داوای ئێمە بووە کوڕەخرای سروشتی کوردستان کە لایەنێکی کە ئێستا خۆی کردو بە خاوەنی بەداخەوە کاڵم وە زۆرێکی ژەو سەگانە کە کوژرا وە زۆرێکیش ئێستا ئەوە کێشە سەرەکیەکانە کە ئێمە قسەی لەسەرەکەین کاگاکۆ باسی لە بەکارهێنانی کەرەسەی پلاستیکی کرد بەکارهێنانی کەرەسەی پلاستیکی و هێنانی کەرەسەی پلاستیکی و نایلۆن کێ بەرپرسیارە لی ئەو بازرگانانە کێن کە حکومەت ڕێگان پێیا بیێنە ناو شارەوە خۆڕێکخراو نیە ئەو بازرگانەکانە ئەیوانە کاگاکۆ باسە لە ڕاگەاندن کرد ئەسڵەن ڕاگەاندن کار لەسەر ژینگە هەر ناکات کاری لەسەر ناکات ئەوە ئەساسەکەی تیکە قسەی لەسەر بکەین بڕینەوەی 6 زار کاگ ئاکۆ کە باسی ئەەکەی وەکو نمونە باسەکەم
شوێنی تریشمانەیە کە لە لای مەتارەوە کە لە شوێنی ترۆ خۆش ئاگاو لێتی ئێمەش بە دوواداچوونمان بۆ کردو هەمووی ئەزان کە دارەکانی بڕاوەتەوە شوێنەکە سووتێنراوە حکومت هیچ وەڵامێکی نەبوو لەبەرەوەی سەر بەلایەنێکی سیاسی و حیزبێکی دەسەڵاتدار بووە بۆ بە دوواداچوون نەکراوە کەواتە ئەمانە وەداواکاری گشتیش ئاگادار کراوەتەوە لەسەری باشە لەسەر ئەو دارانەوە هیچ باشە بەڵێ ئەکرێ شوێنێک پێشتر دابێ ئەکرێ ئەمڕۆکە تۆ بیکی بە بینایەکی کە لەبری ئەو دەردی دکتۆر عەلی ئێستا 80,000 دار لە شاخی بۆ ژەڕێنەوە بەڵێ ئاگادارم منیش ئاگادارم بەڵێ 80,000 ئەکرێ ئێستا لەم ڕۆژانەیە کوڕێک هاتبوو بە خەیاڵە بەردەم بانکی ئەربینی نێودەوڵەتی 500 داری بڕیەوە قوربان ئەو خیانەتە کەسی نییە خیانەت خیانەت نیست کاکە سەید یەک واقعە هەیە من جێ ئەم وەرەقەیە ئیشم بێتی تێژێە بەڵام جێ ئەم عینەکەم ئیش پێ نییە ئەو دانانی کە لەلا تێکچوون شوێنی هیچ پرۆژەیە نییە نە لە ئێستادا لە ئایندەیە نە ئەژێ بە شوێنی پرۆژە جێی دارەکان باس جێی دارەکان بەڵام کێ وەستانی کاگاکۆ وەستاندنی ئەو پرۆژەیە لەلایەن کێوە بوو ئەبێ ئەوە بوترێ وایە نە ئەگینا ئێستا کە کرا بوو بە بینایکی بازرگانی زۆر گەورە و زەخم بۆ لایەنێکی معنی هەمومانەوە ئەزانین زۆر خۆشحاڵم کە بابەتی ژینگە بوێ پرسێکی زۆر گرنگ لە وڵاتیەوە بڕوا بکە وەکو بەڕێزانە زۆر بەتان باسان کرد زۆر لە نەوت و شتی تر زۆر گرنگترە چکە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە ئەجا ژینگەش وەکو کاکامران فەرمی ئاوە خاکە ئەمەیە من ناچمەوە من بەتەنها لە بواری ئاوەڕۆ و ئاوا باسیەکەم بۆی بە کورت و پۆخت ئەگەر یاسا دەرچووە زۆر باشە ئەگەر دەرچووە ئەبێ بە دوواداچوون کرێ ئەگەر دەریش نەچووە بێ هەوڵ بین دەریکەین یاسا بۆی چکە هەستەکەم لە هەنێشنەوەی یاسا هەیە جێبەجێ ناکرێ هەنێژارڵی نییە یەکەم شتیان با کارێکی زۆر گرنگکەین بە کورت هەچی پرۆژە و بەرهێنانەکان ئیجازەکەی کۆتایی پێنەیە پرۆژەکەی لێ وەرنەگیرێ یەکەکەی نەفرۆشتێ ئەگەر وەی زۆتە تریتمنت پلان دانەنێ لەبەر دوو هەدەف یەکەمیان بەکاری بێنێتەوە بۆ ئاودێری باخەکانی خۆی دووەمیان لۆد نەخاتەکی هێز نەخاتە سەر تۆڕی ئاوەڕۆی وڵاتەکەی ئێمە شارەکەی ئێمە چکە و پرۆژەی بۆ خۆی کردووە ئەمە یەک دووەمیان هەموو نەخۆشخانەکان هەموو پیشەسازەکان لە هەموو دنیاە کارەساتی گەورە ئەوەیە مادی مەترسیدار فڕەبیتە ناو تۆڕی ئاوەڕۆ یعنی من تۆڕی ئاوەڕۆی ماڵان کە بۆی بڵین احتیاجی ماڵانم بەرێ بە کولفێکی زۆر کەم بۆ تریتمنتەکەم بەس یەک تۆز مادی کیمیایی تیابێ ئەبێ یونتێکی جیای بۆ بکەمەوە لەو حاڵەتەشان بکز بووە لەگەڵ ئاوەڕۆی ماڵەکانە یعنی لەوانەیە 100,000 متر مکعب بۆ من بێ 50,000 بۆ من لەبەر خاتی 5,000 متر مکعبی کۆمەڵی خەستەخانە و کۆمەڵێ شوێنی بازرگانی من ئەبێت چی بکەم فیلتەرەکەم بگۆڕم بە فیلتەرێکی کیمیایی بایۆلۆجی و پاشان فیلتەرێکی ئاسایی یعنی بە هەر سێترینەکە بڕە بۆیە باتکایە ئەم هەموو پرۆژەوە بەرێنانە ئەکرێ ئەم هەموو پرۆژە بازرگانی ئەگرێ تکام وایە ڕێکخراوەکانی ژینگە و خۆش مەکو ئەندازیارێکی شارەوانی بە خۆش مەڵێم و بە حکومەتی ژەڵین یعنی کارێ بکەین زۆرمان بیرمان بۆ زۆر شیرا بەڵام بۆ ئەمە ناڕوە بیکەین بە ئەمر ینی ئەبێ بکرێ ناکرێ وەری ناگرم پرۆژەکە لی زەویەکەی نادەبێت چ کەسێک کەم تەرخەمە لە جێبەجێ نەکردنی ببوورە کۆنیش ئەتوانێت پێی بکەینەوە کۆنیش ئەتوانی پێکەن بۆ کۆن زەرە نایە لە وڵاتە کۆن ببوورە با من تەواوی کەم ئیتر ئینشاء ئەوتم بەستەتا ئەگەر یاساکە هەیە نعمە ئەگەر نییە دەریکەین ئەگەر هەیە و جێبەجێ ناکرێت بە هەموومانە یەکەمان لە شوێنی خۆمانەوە زەخەتکەین جێبەجێکەین ئەمە کورت و پوخت پاشان بەنیسبەت ئەم هەموو بارانە جوانی لە وڵاتی مایابارێ لەوانەیە ئێستا کاکدارا لێرە بووە بووی تا وشکە ساڵیە باران نابارێ بەڵام ڕۆژی وایم هەموو باران نابارێ لە تاو لافاو ڕاکەین کاک مەحموود لە بەشی ئاوەڕۆ خواخواتی باران نەبارێڵێ خەڵک ئاوەی با لەم لاوە من خواخوام بە باران بارێڵی ئاو زۆر بێ مشکلەکە ئەمەیە وەتەر مەنیجمنت ئیداری ئاومان سفرە لە وڵاتی ئێمە یعنی بەداخەوە ئەڵێم ئاومان هەیە یعنی من راپۆرتێکم خوێندەوە ئەڵێ هەموو تاکێکی میلەتی کوردستان 92 بۆ 93 متر مکعب نازانم ئەوەنە بڕ پێی ئەگا بەڵام لەوە سەتی حوتی بۆ منە سەتی 92 ئەفەوتێ من بەخاری نایانم کەس نازانێت چی لێە ئەمەش سیستەمێکی زۆر بەسیتیەوێ ینی ئەم هەموو ئەندازیارە باشەمانەیە لەم لە شارەوانی هەم لە بەنداوەکانەوێ بەڵام تۆزێک کەسانی خاوەن بڕیار ئەبێ پشتمان بگرن
یعنی بەسیترین شت ئەم هەموو لافاوە ئەبێ بۆ من بیر نەکەمەوە ئەم ئاوە بۆ بە 2 قەترە ئەبارەیە کەسە لافاو دروستە بێ بەڵام لە شارێکی وەکو بەریتانیا 48 سەعات بارانە بارێ لافاو نابینی ئەم پرسیارە خۆ ئەویش ناچێتە تۆڕی ئاوەڕەوە هەدەفەکە ئەوەیە وەرە هانی ئاوەکە بە خزمەتی کە بچێتە ناو زەویەوە لەبەرچی لەبەری ڕیچارجی گراونوەتەریشمان نییە مە سفرە لە هەولێر ئاوی ژێر زەوی چووە ژێر ئەرزۆ لەبەرچی لەبەری هەر بارانە باری و ناچێتە ژێر ئەرزۆ هەموویە بێ بە لافاو خەڵکە ئاوی ماڵی خەڵکەی بە لە سلێمانی بەهاوی ئەمە فکرەکە زۆر بەسیتە لیسان و لە پرۆژە و بەرهێنانەکان و باسکەم پاشان بۆ شارەوانی خۆمان تکایە ئەو زەویەم بۆ مەکە بەم کاشە بۆ مەکە بە سێرفەیسێک کە قەترێ ئاوی چووە سەر ببێ بە لافاو بڕوە لە هەموو دنیاە ستی سنتەرەکان هەرمووی بە بیارتۆ نەکرێ ئەسڵەن قیریان لا بردەوە شەقام ئەمە بۆ قەترەیە باران من ئەم شوورە بیارتۆنەکەم ئەلەوای سەڵی ئاوە ڕێژم هەناگاتە ئەویا نازانجە بەڵام ئەم کاشە سەڵی ئاوە ڕێژم کاتە لەو دەرگایە ئەمە بۆ لەبەری دووەم شتانی ڕێم نێ ئاو بچێتە زەویەوە ئەمە زۆر گرنگە ئەبێ هانی ئاو بێم چێتە زەویەوە ئەمە چیکە حکوومەت یعنی بیکا بە یاسا جێبەجێکەین ئەخیر شتمان ئەو دروستکردنی بەنداوانە ینی هەوڵ بین بەنداوی بچووکەڵم بەنداوێ ناڵم ئەمەموو پارە ئیملاقێوێ اینجا ڕێکخراوە ژینگە پارێزەکان من وەسیفەتی 2 ساڵ لە ئەوروپا بووم تەسەورەکەم ئەوان زۆر لە حکومەتی شازاتە پێ بکرێت چۆن نازان بەگە بڵێ ئێرە شەرقی ئەوسەدا ڕێکخراوی ژینگە ئەتوانێت لەگەڵ وڵاتانە پەیوەندی کە ئەم هەموو NGO ئەمەمو ڕێکخراوەیە وەرە کاکە شارێکمانەیە ناوی سلێمانیە ئەم سلێمانیە تا ئێستا تریتمنتی نییە ئاوەڕۆی چاک ناکە یەک ڕسمی تانجەڕی بۆ بنێرە هەموو قژیان ئاوای لێیە ئەڵێن چیتان بۆ بکەیت بە تاکید ئەم قسێتەوە بەڵام کەسم ئیشەی نەکرۆ من لەگەڵ یابان ئەغنامە ئەێرم جواب مەیاتەوە فەندمان بەرێ ئەو هەموو مشکلەیەمان هەیە زۆر باشە زۆر تاکو شارێکی ئەڵمانیا وەسابێ چیم ماوەلێ چۆن ئەتوانین بە سیفەتێکی چکەین پارەیان بینیە ئەتوانین نیسبەتی پارەیان بینێ هەر بە بەلاژ نەبێ بەبەستمان فەندەکەیە مەبەستمەیە فەندەکە سیرکە فەندەکە هەر چۆنێ بە فەندێ پاکین بۆم شارە سیمای فێشکەوتنی شارێک ئەوەیە کە من چوومە ناو شارەکەەوە چۆن بڵم تونێلی هەیە بڵم ویزگەی چارەسەری ئاوەڕۆی هەیە بە نسبەت شاری سلێمانی و ئێمە لە ناو هەموو شاری سلێمانیا خەدەماتی ئاوەڕۆ فولە گەیشتۆتە هەموو ماڵێک هەموو بینایەک هەموو گەڕێکێک هەموو کۆڵانێک لە 16 فەتحی جیاوازەوە ڕژێتە تانجەرەوە زۆرمان قسە لەسەرەوە کرد کە زۆر ضرورە تریتمنتێک هەبێ بەڵام نییە ئەوە مەسلەیەکی زۆر قورس و پارەیەکی زۆر گەورە و زۆری ئیش لەسەر کراوە و وەکو تاوانخان جەناوی باسی کرد هەموو شتەکانیشی حاضر کرا و لەگەڵ بایوەتەرە تقریبەن عەقدیش کرا بۆ دروستکردنی ئەوە و کاکسەربەست سەرپەرشتیاری ئینەکە بوو ئەمانەمان هەموو کرد شتێکی ئەساسی هەیە لە وڵاتی ئێمە بە قانون لە پێش سوی دەوەین بە قانون کە ئەو قانونی هەمانە و دەرچووە لە پێش سوی دەوەین بەڵام هەمومان مشتەرەکین لەوەی کە ئەم قانونە وەک خۆی جێبەجێ ناکرێت جا مەسەلەکە سیاسیە مەسەلەکە تەداخولکردنە هەرچیەک ئەجینا ئیسا کەسمان کەشەمان لە قانونان نییە ئەوە باسی حکومە دەکەم هەمومان باسمان کرد بە قانون هەموو شتێکمان سابتە هەمانە ئیشی لەسەرەکرێەوە تا ژینگە ئەوە ئێمە وەکو ئاوەڕۆ مەسەلەن بۆ غەسلەکان لەگەڵ ژینگە دەکۆبوونەوەمان کردووە ئیجبارمان کردووە کابێ مەحەطەی تەسفیەی هەبێ ئەو ئاوی غەسلی سیارەیەکێتە دەرەوە نابێت بۆم فڕێ باچکە ئاوەکەی پاکەکەیکە زۆر بەسیتە بە 25 وەرەقە بە 30 وەرەقە مەحەطەیەکی تەسفیە دانێ ئاوەکەی خۆی پاکاتەوە لەو زاهی و شامپۆی بەکاریە ناو نابێ نەیبێ بەمە حەل ناکرێ من نەیەمێ چکە ئەگەر نەیەمەی کاتە موشەبەکی باراناوەکەی بەردەمی خەلەلەکەم بۆ گەورەترەکە بۆ مەکاتەوە هەموو شەبەکەکەم تێگەیە بەڵام ئێمە ئەمە چۆن ڕێک خەین نەبێ بە قانون هەمانە بەس چی ئەتوانێ ئەمە فەڕستکە کێشەی ژینگە زۆر لەوە گەورەترە بە یەک پانێڵ ینی بتوانین هەمووی دیاری بکەین نەک تەنها چارەسەر هەر هەمووشی دیاری بکەین قسەی من لەسەرەوە ئێمە چۆن بتوانین مەسلەی پاراستنی ژینگە لە پۆلی یەکی سەرەتاوی یان پێشتری شەو بکەین بە کلتور ینی شەخصی خۆم ئاراس کاچێتە دەرەوەی سنووری ئەم وڵاتە ڕووم نایە کلێنس فڕێبم لەبەری کلتور هەموو خەڵکەکە سیر مەکابێ بەعیبە بووم بەس لە سلێمانی فڕێمەڵێن با حکومەت بێڵیگرێتەوە ئەو زۆر مشکیلە ینی مشکیلە گەورەکە لە مناڵێکی بچووکەوە دەست پێکا کە مەکتەبەکانە بینی سەیری لێیە چۆن لەم ژینگەیان مناڵە ئەتوانێت هەڵس و کەوت بکە یعنی ئێمە ئەومان نەکردووە ئەمە لە دایک و باوکەوە لە مەلای مزگەوتەوە لە ڕاگەیاندنەوە هەموویان تەسیریان هەیە قسەی من لەسەرەوەیە کە چۆن وا بکەین کە
من مناڵەکەم فێر بکەم نەڵێ کابرای کەناسەکە هاو یعنی پێی بڵێ کە ژینگە پارێزگا چکە لە ئەسڵا بەڕاستی ئێمە کابرای خۆڵەکەین ئێمەی خۆڵەکە دروست ئەەکەین نەک ئەو پیاوەڕێزی کە دێ بەو هەموو معانات و بەو هەموو مەعاش نەدان و بەو هەموو نەکبەتی کە تایە ئەژین هەر لانی کەم فێریان بکەین مناڵەکەمان ڕێزی بگرێ لانی کەم باشە شاخێک لە ڕووی زەمەنی جیۆلۆجیەوە دروستبوونی گردێک نەک شاخ دروستبوونی گردێک زیاتر لە ملیۆنێ ساڵ و بەرەو سەری پێچووە ئێمە دین لە ماوەی شەو ڕۆژێکە تەختێکی نوێکین بە سیتیەک لە بەرامبەرەوەی 100 دار ئەچێنین ئەنی بەڕاستی ئەمە حەلی ئەوە ناکات ئەبوا شوێنی دیاریکراوە هەبێت کە ئەمانە ناوچەی قەدەغە بن بکرێن بە پارێزراوی سروشتی لە زۆربەی وڵاتان و ئێستش لە هەندێک جێگەی کوردستانە یعنی سەرەتای سەرەڵدانەتی پارێزراوی سروشتی دروست ئەکرێ وەکو پارکی نیشتیمانی با بڵێن ینی بۆ نمونە شاخی گۆیژە و ئەزمەر ئەوە لە دامێنەکەەوە تا کۆتایەکەی بکرای بە پارێزراوی سروشتی نەڕاوی تیا بکرێ تەنانەت ئۆتۆمبیلی تیا بەکارنێت ینی ئەوەی کە ئەڕوا حەزی لێ با بە پیاسە و بە پیادە پیاە بڕۆ ئەوەی کە ناڕوا نەڕات نەک ئەوەی کە سیتی تیا کرێ ینی ئەو هەموو پرۆژانەمان بینیوە لەوێ دروست ئەبێ مەسلەی لێکێ لە پرسیارەکانە لەم لاپەڕێنەسوویتانە چ بابەتێ بۆ داهات و پێشنیار بکرێ مەسلەی پیسبوونی شاری سلێمانی بە ئۆتۆمبیل ینی بە دووکەڵی ئۆتۆمبیل یەکێکە لەو کێشانەی کە بەڕاستی ئەبێت چەندین زنجیرە پانێڵی بۆ بەسترێ چکە کێشەی دووکەڵی ئۆتۆمبیل و تایبەت کیاکان کە زۆر باسکران کێشەیەکی زۆر سەرەکیە و زائیدەن ئەم ئۆتۆمبیلە زائیدەن مۆلیدە ئەهلیەکان کە ئوستاز هەندێک معلوماتی خستە ڕوو مۆلیدە ئەهلیەکان لەلایەکەوە کێشەی دەنگەدەنگت بۆ دروستەکە کە ئێستا کێشەی پیسبوون بە دەنگەدەنگ بە پەتای سەردەم ناسراوە لە هەموو دنیاە مشکلەیە لە پەرەسەند نایە کێشەی هەوات بۆ دروستەکە و کێشەی پیسبوونی بینینت بۆ دروستەکە لە گەڕەکەکانە و زائیدەن کێشەی پیسبوونی خاکت بۆ دروستەکە چکە زۆربەی دەوروبەری مۆلیدەکانەگە تێبینی بکەین ڕۆن و پیسی و شتی مۆلیدەکەیە بێزگە لە هەموو ئەمانە یەک شتی کاڵم تۆزێک دوورە لە هەموو قسانی کە باسمان کرد بە شەقامە سەرشەکانی سلێمانیە بڕۆ چاوت هیلاک ئەبێ بە ئیعلانات و بە قەتعە ئەمەش جۆرێکە لە پیسبوون کە پێوترێت پیسبوونی بینین بە هەندێک گەڕەکی سلێمانیان بە زۆرینەیە بڕۆ هیلاک ئەبیلەوەی کە ئەوەندە تەنکەر و لۆری و تراکتۆر و فلان ڕاگیراوە لە ناو گەڕەکە ئەمە هەمووی کێشەی پیسبوونە ینی هیوادارم هیچ لەسەر ئەمانە بکرێت و بە دڵنیاییەوە کێشەکان زۆرن و بە پانێڵێکیان دوانیانسیان کۆتایی پێنای هیوادارم ینی مەکو پێشنیار بە جەناب ئەڵێم کە ئەمە بەردەوام بێ وەکو زنجیرە سیمینار بەردەوام بێت و کاتی زیاتریشی پێ بدرێت بەڕاستی دەستخۆشتان لێکم داوا لێبوردنەکەم پێش بەشێک لەو بەڕێزانە ئەگەر ویست بێتم قسە بکەم هەرچەندە خۆم لە ڕێکخراوی ژینگەپارێزی ئیشەکەم بەڵام قەناعەتم نییە بەوەی کە ئەم کاری ئێمە ژینگەپارێزی بێت لە ئەسڵا مرۆڤ پارێزیە هەمومان باسی چیمان کرد بە ئاوەکەمان پیس نەبێ و پلێ گەرما بەرز نەبێتەوە پیسبوونی بینین و ژاوەژاو دروست نەبێ ئەسڵی ئیشەکەمان مرۆڤ پارێزیە بەڵام ناومان ناوە ژینگە پارێزی ژینگە پارێزین بۆی خۆمان تەندروست و سەلامەت بین ئینکاریەوە ناکرێت کە کلایمەت چێنج گۆڕانکاری ئاوایەکان ئێساس زەوی تەنێکی نەخۆشە و ئەتوانم بڵێم یەکێک لەو شوێنانەی کە زۆرترین نەخۆشیەکەی بەرکەوتۆ بریتە لە هەرێمی کوردستان هەم لایەنە مرۆیەکەی هەم لایەنە سروشتیەکەیەوە 2 ساڵە وشکە ساڵی و کەمبارانی و بەرتەسکبوونەوەی وەرزی زستان هەیە و بەداخەوە هۆشیاریە مرۆیەکەشمان بۆ جۆرە نییە بە یەک دووین دەست پێەکەم یەکی لەوانەڵێ لە ناوچەی یەکسانی چونکە هەموو ڕۆژێک باران ئەبارێت تقریبن لە ساڵێک ئازاد لە 330 ڕۆژ باران ئەبارێ ئەڵێ هاوڕێیان کە موعید دائنێن بۆ منە ئەڵێ پێش بارانیەکە بینین یا دوای باران یەکە بینین لا ئێمە ژوای لات و خەریکە بڕین کۆبوونەوەکەمان کە دوای خۆڵبارینەوە یا کە پێش خۆڵبارینەوە لەبەر ئەوەی ئەوەنە دووبارە بێتەوە بە تایبەتی ئینشاڵڵا خۆڵبارینە پێویستە بە وەرزە گوازراوەکانی بەهار و پاییزەوە و بەرە کۆتاییە چێ و قسەیەکی تریش هەیە ئەڵێ چۆن ئێمە کاتێک کە شۆفێری ئەەکەین پێویستە خۆمان بەستینەوە ئەڵێ زەوی بەم فەزایەوە هیچ پشتێنەیەکی نەبی پارێزێ پشتێنێکی نەبی بەستێتەوە بیپارێزێت تەنها هانای بۆ مرۆڤ هێناوە ئایا مرۆڤ دەتوانێت ببێ بەم پشتێنە سەلامەتی و بیپارێزێ بەدڵنیایەوە نەخێر سەبارەت بە پیسبوونەکان زۆرن بەڵام ئەوەی کە دەرفەتم هەبێ و بتوانم قسەی تیا بکەم پیسبوونی هەوا بکەن بە دوو بەشەوە هەوای شار لە تەواوی دنیای هەوای هەموو شارەکان پیسە مەعدا هەندێک شوێنی دیاریکراون هەیە بەتایبەت بازنە مام ناوەندەکان یا ئەو شارانەی کە ڕێژەی سەوزایی زۆرە بەڕاستی ئەم بەڕێزانە ئاماژان بۆ کرد کە ناشتنی درەخت لەناو ماڵەکانە کاریگەری ئۆتۆینە نا لەناو شارەکانە هەر ئەبێت چاندنی درەخت زاڵ بێ سەرڕای نزمکردنەوەی پلێ گەرما سەرڕای جوانکردنی دیمەنەکەی بڵێ
نانە مەبەستم کۆینەکە لە ڕاستیات شیمەنی شەر گرنگە چونکە یاسا پێمان بەڵێ یاسا پێمانەڵێ یاسای ژنگەی پێمانەڵێ مامۆستای بەڕێز یاسای ژنگەی پێمانەڵێ ئەگەر درەختێک ئەڵێ ئەگەر درەختێک ژێری درەختەکە ڕوتەن بێ کەمتر پلەی گەرمی دابەزێنێ وە کەمتر سوودی ژینگەی هەیە بە بەراورد بۆی کە درەختێک ژێرەکەشی چیمەن بێ هەوای لادەکانمە هیچ کێشەیەکی نییە ئێمە ئەبێ خەبێک لە شارەکانمان بخۆین کۆکو باستان کرد لە ڕێگەی ئۆتۆمبیل و مۆلیدۆ ئەوانەوە پاشماوە ڕق من توێژنێکم لە ساڵام ئەنجام داوە ڕۆژانە نزیکی 101 تەن پاشماوە ڕقی هەیە ئەم کاگاوات هەڵە باسی سلێمانی کرد کاکۆ ڕۆژی 1200 تەن پاشماوەی ڕق 1200 نەخرێتی چۆ نازانم بین ئێستا لەو گردەی کە ناومان ناوە تەمڕەکە خۆڵە عەمەلەکە لەوێ لەسەر یەک کەڵەکەیەکەین و بەگەڵابە دڵەکەین بەسەریان کاک فاروقیش ئێستا شوێنێکی دروست کردووە پێڵەن ریسایکلکردنەوەی ئەومانێ بەڵێ تا ئێستا بەڕەسمی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە کە بەڕەسمی شووە بواری جێبەجێکردنەوە بێ گرێوە سێدەگا حکومەتە بکە لە بری هەموو تەنێک ئەوەندە پارەی باتی حکومەت بۆ ریسایکلکردن ئێستا خۆی ڕۆژانە ڕۆژی وا هەیە 1200 تەنەکە بە خۆی بۆ خۆی بەکاری ڕۆژی واشەی هیچ نابە زاریوایە لە مانگێکە 15 ڕۆژکەی بە زاریوایە یەک ڕۆژ نایبە زاریوایە یعنی ئەوە معمەلەکەی لەسەر دروست کردووە لەوەتی شاری سلێمانی هەیە لەوانەیە فەتەیەکی زۆر سووتێن نابێت بەڵام فەتەی لە 12 ساڵی ئێمە دڵەکەین بەسەریان تەبەقەتەوەکەین بەسەریان لەبارەوە کاکفارە خۆمەڵێکی بە معمەلەکەی ئەو ماڵی ئاوی ئەدات سەر چاو لە هەمویان لە دوورترە هاتووم بەفەتەکەم زیاتر بێت ئەتاتورک ویستی ئەرشیفی عوسمانی بسووتێنێ تی سووتێنم دوو مامۆستای زانکۆ ڕۆشتن مانیان گروتیان دەمانە دوورین تا ئەمری لە برسانە تەواو پەشیمان بووە لە کارەکەی ئەوتی ئەمە ئەرشیفی من نییە یعنی ئەم کۆبوونەوە و هەزارها توێژینەوەمان هەیە یعنی کەس گوێ ناکرێت دکتۆرەشات دکتۆرایەکی هەیە لەسەر ڕێگەبانەکانی سلێمانی و ڕادەی گونجان لەگەڵ ژماری ئۆتۆمبیلەکانە بزانم وەزارەتی پلاندانان وەزارەتی گواستنەوە شارەوانی تا ئێستا ئاگەی لەم دکتۆرایە هەیە دکتۆرایەکە لە زانکۆی سلێمانی هاتووە کابرا ئێستا پلەکەی پرۆفیسۆری دەدەرە ڕێگەبانەکانی سلێمانی و تۆڕەکانی ڕێگەبانی سلێمانی و ڕادەی گونجان لەگەڵ ژمارە و جۆری ئۆتۆمبیلەکانە یعنی پێویستە ئەم توێژینەوانە لە بەرچاو بگیرێن باگەر زۆر بە خێرایی باسێکی ئاو بکەم ئاو جگە لە کێشەی پیسبوون ئێمە کێشەی بە فیڕۆدانمان هەیە کێشەیەکی تریشمانە پێوتری ئاوە سنووریەکان هەرێمی کوردستان مەعدا لقی عفو سەرچاوی ئاوی عوزێم نەبێ کە هەماڵین لق لە کاتێکا لق نییە سەرچاوەیە سەرچگە لە عوزێمیان ڕوخانیان ئاوەسپێمەی دەوروبەری چەمچەماڵ و خاڵخاڵان و کەرکک بە دیجلە و بە هەر چوار سەرچاوەگەیتریەوە بە ئەڵوانی شەهمی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوەیەت کێشەی گرتنەوە و گۆڕینی ئاراستەی ئاوەکە ئەمانەمان هەیە ئەمە کێشە سەرەکیەکەیە ئاکرێ ڕێککەوتن بکرێ و دوای ئەوە من بۆم نەمە لەگەڵێکی کیمیابارانم لە هەڵەبجە ڕۆژی ناڕۆژێک لە چواری بەیانی ئەومانەیە هەتا دەیشەوە لە چواری بەیانی هەتا دەیشەوە هەموو ڕۆژی ناڕۆژێ یعنی لەوێ گەڵابە شۆری مۆری لە هەڵەبجە گەڕێکی کیمیاباران گەڵابە شۆری هەموو ماڵەتوانێ خەستێک دابنێ من خۆمان ناتوانم ڕۆژی ناڕۆژە بڵم خەستەکەمان کراوەیە یعنی هەر کەسێک سەر حەزی سەروپێ تەلەفۆنێکا بێن بۆ سەروپێ ماڵتان پاکەم حەزی لە ماسیێڵە بێن بۆ ماڵتان ڕۆژی ناڕۆژە ئێمە 10 ساعت تا 2 ساعت ئەومانەیە یعنی ئەمە بە فیڕۆدان نییە ئەنی تا ئێساکێ بە دوچوونێکی دقیق نەکراوە بۆ نمونە ئاسنگەرێک لە ڕۆژێکە بڵێن 100 کیلۆ پاژماوەی ئاسن وەردە ئاسنی لێ بەجێمێنێ ئەمە چی لێ دێ چی لێ دێمە ئاسنانە ئەم ڕۆنگۆڕانە چی ئەکەن لەم پاژماوەی دەبانە ئەم ڕۆنە لەسەر ئەم جادەیە فرێدرێ ئەم فیتر ئەم کارانەیەکە هەنی بە دوچوونێکمان نییە خاڵێکی تریش بەنسبەت ڕێکخراوەکانەوە هەر کەسێ هەردایە هەر گروپی ناوێکی ناوە بۆ نمونە کوردستانی سەوزیان مەسەرن ڕێکخراوی پارکە یا دۆستانی ژینگەیە ئەمانە ئەگەر ڕێڵەی پەیوەندەکانیان لە ئاسێکی باڵادا نەبێ دڵنیابن کە ڕێکخراوەکان تەمەنیان کورتە و زۆر کاریگەریان نابێت بەڕاستی لەسەر پاشڕۆی خەستخانەکان پاشڕۆی خەستخانەکان ڕاستە شوێن هەیە منەوە معلوماتم هەبێت لە تانجەرۆوە 6 فرن هەیە پاشەڕۆی خەستخانەکان نەسووتێنن بەڵام کێشیان هەیە کێشەی سوتەمەنیان هەیە لەگەڵ کێشەی کارەبا زۆربەی کات کە دەرەقەت نایەن ئەمێنێتەوە ئەوانیش مەجبورن کەڵەکە ئەبێت ڕاستی کاریسێکی ئینسانیە پارچەی بڕاوی تایە ئەم پاشەڕۆی خەستخانانە شوێنی بڕاوی تایە کە عملیات دەکرێت وێڵداشی مناڵی تایە مناڵی لە بارچووی تایە
هەمووی لوان نافرێت سەگی تیاوە پشیلی تیاوە بڕۆسەکان ملیان ئەوەی لێ هاتووە بەڵام پاشەڕۆی پزیشکی دوو بەشە بەشێکیان بە سووتاندن ئەکرێت بەشەکەی کەیان ئەبێ بە ئۆتۆکلیف ڕسەکرین کرێت دوو ئۆتۆکلیفمان هەیە یەکیان لە خەسخانی شێت ئاسۆیە کە لا قڕگەیە یەکشان لە خەسخانی فێرکاریە هیچیان بە تەواوەتی ئیش ناکەن و بینە ئیشەکەن و بینەی پەکیانەکەوێت و مەجبوریش ئەو مادانی کە موادی سەمین دەسووتانە ئەبن بە موادی سەمی تێکەڵ بەوە ئاکرێتەوە ئەوەی ئەمێنێتەوە من لەسەر تەندروستی ئەو معلوماتانی کە هەمە لە خەسخانی خراپترین شت و خەتەرترین شت پاشەڕووی خستەخانەی هیوایە کە تێکەڵ بە ئاوەڕۆ بێتەوە لەبەر ئەوەی ڕۆژانە ئەو نەخۆشانی کە لوێنن 50 بۆ 60 نەخۆش بەلایەنی کەمەوە و ئەتوانم بڵێم 150 من معلومات لە دکتۆرتوانە وەرگرت 150 نەخۆش ڕۆژانە عیلاج وەرەگرێت عیلاجی شیمایی وەرەگرێت لەگەڵ عیلاجی تیشکە تیشکیش و ئەویش هەمویان موادی یا شیمایی یا تیشک دەرن و لە پاشەڕۆکانێتە دەرەوە بە تایبەتیش لە میزە تێکەڵ ئەبێتەوە ئەم موادی تیشک دەرە ئەوەی تانجەرۆش کە باران ئەبارێت لەگەڵ بارانە کاکەجان پاشە ماوەی تایە بەکتریای تایە ڤایرەسی تایە حتا هی لوقاحەکانیش ئەم نیدڵانی کە لە لوقاحەکان ئەمێنێتەوە و کە ڤاکسین ئەکرێت بۆ هەر یەکێک لە بۆ نمونە لە کۆڤید 19 پاشەڕۆکەی کە ئەمێنێتەوە ئەبرێتە ئەوانە تێکەڵ بە هەوا بێ و بڵاوە بێتەوە اینجا کە تێکەڵ بە ئاو ئەبێت و ئەڕات هەم ئاویش پیسەکات هەم ئەچێتە ناو قوڵای خاکیشە و خاک پیسەکات ئەلا کولێن من زیاتر فۆکەس دەخەمە سەر بابەتی ئاو چکۆم خۆم لە بواری ئاوایشەکەم لە بواری کوالیتی ئاوایشەکەم یەکەم شت لێرە کێشەمان ئەوەیە بەخوات شتەکان تۆزێ ورد بکەینەوە من دیقەتم ماتەنها بابەت داڕوانن بوو خۆم دڵیشم پێی خۆشە من سوودبەخشیشە مەوزوعی ئاوەڕێکی لە خاڵەکانە کە من نووسیم بۆتە بە کێشە بۆ ئێمە یعنی فەرموو لەگەڵ ڕێزمە بۆ برادرانی شارەوانی یەک نمونەی بەسیتان بۆێنمەوە هیچ هەمانیەک لە بینی بەڕێوەبەراتەکانی ئاو و شارەوانیان نییە لە ساڵی 2011 لە دووکان لە قەزای دووکان باشە وەختێکمانزانی ئاگادار کراینەوە کە ئاوەڕۆی شیوی پیرێژن خراوەتە بەردەم ئەو پەمپانەی ئێمە ئاوی لێ وەرەگرین بۆ ئاخواردنەوەی خەڵک باشە ئاوەڕۆی کۆمەلگایەکی نیشتە جێبوون لەوان بەش بە حاڵی خۆم لە پرساوی کۆنتترۆلی جۆری بوومە و کاتە چەندین نووسراوم کردو بۆ شارەوانی دووکان وەڵامێکم بەدەست نەکەوت دوای ئەوە چەندین نووسراوم کردووە بۆ بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان وەڵاممان دەست نەکەوت ئێمە خۆمان ناچار بووین ژینگە ئاگادارن تەمەنەوە مانگیمان نەبوو لەگەڵیانە ئێمە خۆمان ناچار بووین و کاتە هەستاین بە گواستنەوەی پەمپەکانی وەرگرتنیا و کە چەندین ساڵ لەو شوێنە بوون ئەمە وەکو نمونەیەکی بەسیط هیوادارم کاک مەحموود لێرە بوو نازانم بەڕێوەبەری ئاوەڕۆکانە هیوادارم هەماهەنگیمانە بێت لە مەولا نمونەی تریشمان هەیە باسی ناکەم سەرتان نایەشێنم ئەمە یەک دووەم ستانداردێکی ورد و دروستمان نییە ئەو بەڕێزە ماستەری هەیە لە ئاوەڕۆیە لەوانەیە زیاتر لە مەبەستەکەم تێبگا ئێمە خۆمان ێستا تاقیگەمان هەیە لە ئاوی دەوروبەری سلێمانی باشە توانەکانمان محدودە ژینگە زۆر لێمە لە پێشترە و بە کادریش و بە ئامێریش فحسی ئەلکەلاینیتی ئەتوانین بیکەین بەڵام ستانداردمان لێ بەراوردی پێ بکەین لە ستانداردی عێراقیە ئەمە وەکو نمونەیەکی بەسیط باسی پیسبوونی ژینگەکەین بەڵام پێوەرەکەمان چییە بووی ئێمە ئەڵێن هەوا پیسە تەنها CO2 نیە کۆمەڵێک گازی زیان بەخشی ترە ئەڵێن ئاو پیسە کۆمەڵێک هێڤی میتاڵ و کۆمەڵێک پارامیتەری تری تایە کە بوونەتە هۆی پیسبوونی ئاو کێشەکەمان لێرە ئەوەیە زانیشی هەر هەموویەتەوە سەر ئاوی خواردنەوە ئەو دوو کەڵی کە لە هەوایە لە ڕێگەی بارانبارینەوە چێتۆ بەناخی زەویا و زەوی پیسەکە کابرا کشت و کاڵەکە ئەسڵەن هەر ناوی مادەکەی کە بەکاری هێنە نایزانێ باشە پێڵەی کیمیا هیچ ڕێنماییەکی زانستی لە بەردەسانیە کە بزانە چ ڕێژەیەک و لە چ کاتێکا بەکاری بێنێ لە سا هەشتای ئەو پێگاتە کیمیاویانەی ئەو پەینە کیمیاوی ئەو موبیداتانی کە بەکاری هێنێ بۆ عشاب و بۆ بورن لەوانەیە لە ڕووی زمانەوانی و هەندێک شتی عەرەبی بەکاربێن ئەچێتە کوێ لە سا هەشتای ئەچێ بە ناخی زەویە لە سا هەشتا لەوانەیە بەشێکی ڕووەکەکە سوودی لێوەگرێ چارەسەر زۆر زۆرە پێشنیارمان زۆر پێیە کاگارەمیان خوا بوارم بە من هیچم نەوتووە هیچم نەوتووە بەس خوا بوارم پێبن ئەزانیشی مەوزوعی سیک ئەمە یەکەم پێویستمان خاڵی یەکەم پێویستمان بە ستانداردێکی ورد و دروستە بۆچی بۆ ئەو پێگاتانی کە ئێستا لەسەر ئاستی جیهانی ئیشی لەسەرەکرێ هیچ ستانداردێکمانەیە خلاصخان بۆ ئەنتیبایۆتیکەکانێمە نیمانە ئەخنە ئەبێ ئەمە بە یاسا ئیشی لەس ناتوانم چکۆم بەراوردێکم بە 470 ساڵی
ناتوانین بەڕێزم آخر ئەمە ئەبێ کێیشی لەسەرکە ئەمە ئەبێ هەمانگی لە بینی وەزارەتی شارەوانیا وەزارەتی تەندروستیا بە پلەی یەکەم دەستەی تەواوکەم ئەلا کولین ئەمە یەک پێویستمان بە ستانداردێکە بە سوودوەرگرتن لە ستانداردە جیهانیەکان وڵاتە پێشکەوتوەکان بۆی بکەین بەچی پوختەیەکی ستانداردێک بگونجێ لەگەڵ ژینگە و لەگەڵ پێگاتەی وڵاتەکەی خۆمانە بە ئینسان و بە دەور و پشتەکەمان ئەمە یەک دووەم پێویستمان بە تاقیگەیەکە کە بتوانین و شکارانەی تیا بکەین بۆی بڕیار بین داتامان لەبەردەسا بێ بڵین ڕێژەی قورقوشم ئەوەنێ ئەگەر لەسەر ئاستی هەنێمیش یەک تاقیگەمان هەبێ بەسمانە کاکە یەک شتی زۆر گرنگ بەنسبەت بەڕاستی پشتێنی سەوز زۆر قسەمان زۆر برادران قسەیان کرد پشتێنی سەوز بەنسبەت سلێمانیەوە من لەگەڵ ئەوام چونکە ناکرد ناو شارە بکرێت بەس لە منتیقی عربەتەوە بێ بکرێت پشتێنی سەوز 50 متر کەمتر نەبێ چەند ڕیزێ دار بێ بەلایەنێک بۆ دەڕیز دار بێ ئەوە یعنی ئێمە لە سێ لاوە شاخەکان بکەین لە ڕێگە عربەت شەو بڵێن 50 متر بکەین ئەو بەنسبەت ینی منەوە کە من تقریبا 25 ساڵ لەو مەجالە ینی ژەکەم ئیخساسم تەژیر و مەسەرەن تەسمیم وشتانێ بەنسبەت حەقا لە شارە من دەستخۆش لێکە کامرانەکەم بەڕاستیەکەم کەس بۆ کە گوێی لە زانگۆ و لەو کەسانە گرتویان بۆ هەموو شتێک پرسمان پێەکە ینی شەکانیش ئەو بێمەگەر بەڕاستی سەرکەوتوترە زۆر زۆر بەنسبەت باشتر وایە بۆ سلێمانی لیستێک بکرێ چ دارە نازیح و چی نازیح نییە ئێستا من زەرا خەڵگە ناسم بەڕاستی $2 ملیۆن داریانەوە یەکە ساڵی پێ مشک بوو ئەگەر مەسەر ڕێنمایەک لە شارەوانی بڵێ کاکە هەر کەسە ئیشی گەرەوەی کرد یان دارە نەبەکار بێن شەشی وا بگرێ باشترە کاکە یەک خاڵیکەم هەبوو بەنسبەت بەڕاستی ئەو تەژیر و شتێک کاکرێمە لە گۆیژەیە زۆر بە شێشی عملی کردمان من دەستخۆشی لە کاگاکو و لە شارەوانی لە پارێزگار و لە کاگاوتم کە ڕێماواگر هەر شتێکەکرێت بە شتێکی عملی و علمی بکرێ بەڕاستی ینی من لە چەند لیژ نابوو ساڵان لە زەمای دۆبەرەمە ساڵی میلیۆنە تەژیر دارمانەچان باوەڕکەم ساڵی 250,000 نەما بۆ لەو ملیۆنە ئەو بۆ نە ئەودەرە نە بە شێوەی عملی کراوە یەک شتیکە بەنسبەت بڵێن بریا من ئەڵێم ئەم تەوسیاتانە بەش کوشەڵە کاگەران بیکە و ینی بەڕاستی سلێمانی نازانم چۆن لە گرێژنە دەرچووە ینی من تەسەورەکە ئێستا لە خۆم لە ئاودان لە کولێ واتموانێ هەدیقەم کردو خۆم چوو ماودا نە باخەوان جۆ لێگرێ چی لێگرێ ینی بەڕاستی من خۆم چوو ماوایە کەسی 20 ساڵ خزمەت مێ سلێمانی یەک جا لە گرێژنە دەرچوو کەس بە قسەی کەس ناکە ئەوەیە ینی ئەوەیە ئەوە زۆر خراپە بەس سلێمانیش وایە من چوومە دووەک نووسا بۆ باخەوان لە هەشتی بیان تا 5 وەریش بکە دەوڵای باخەوانێک من تو سعاتیش ناکە تاو بووم دەستخۆشتان لێ یەکەم بەڕۆکەش بەڕاستی بۆ یەک جوابی بۆ کاک ینی من دوێنە لە گۆیشە بووم هەتا توێن توش حەساسیش مۆنە تەبدۆ سوق بخۆرمە سێرم کرد بەڕۆکە لە زۆربەی دارەکە ناجحترە لە سنوبەرەکانیش ناجحترە زۆر میمە بەعکسەوە بەڕۆکە لەمێ ناجحترە زۆر ناجح بەڵێ بەس 1 ساڵ 2 ساڵ ئایبە 1 ساڵ ئایبەتەوە دەست و چاوتان خۆش بێ سپاس بۆ کاگارام بۆ ڕێخستنی ئەم دیبەیتە بەڕاستی ئەم چالاکیانە زۆر پێویستە من هەمیشاڵێم ئەوەی پێویستە بۆ کۆمەڵگەی ئێمە شۆڕشێکی فکریە ئەم شۆڕشە فکریە کاگ ئارام لە ڕێکخراوەکەی خۆیەوە دەستی پێ کردووە و سەرمەشقی ئەم شۆڕشەیە دەستیان خۆش بێت لێرەوە ئەتوانین هەنگاوەکان بنین بەڵام بە کۆی گشتی ئەو قسانە کرا من گەشتمە یەک دەرئەنجام ئەویش ئایا حکومەتە خۆجێیەکە یاخود حکومەتە گەورەکەی کە هەمانە ئەتوانم بڵێم حکومەتێکی کەڕ و کوێر و لاڵە لەبەرەوەی ئێمە باسی ژینگەمان کرد بەس تەنها لێرە هەموو شتەکان بە سلبی باسەکرێت کەواتە ئەوەی کە کراوە لە ئاست پێویستیەکانی تەنانەت ئێوەی فەرمانبەران و بەرپرسانی حکومیشانیە جا چ بگا بەوەی بە هاوڵاتیان چۆن ئەتوانی لە سەدەی 21 کاتێک سەفەرێک بۆ دەرەوەی وڵات ئەکات برادێک باسی کرد شتێک فڕێ نادات دەبەرەوەی لەوێ ژوونگەیەکی باشتری بۆ ڕەخساوە ئەمە یعنی قسەکەی من بۆ حکومت بەڕاستی بەرپرسی یەکەمە بەڵام ئایا ئێمە وەکو چالاکوانان وەکو کەسانی دڵسۆز وەکو ئێوەی بەڕێزان واز لەم حکومەتە بهێنین یان چی بکرێ لەگەڵی ئەمەیان ڕێگە چارەسەرەکەی کاگ ئارامە بەڕاستی جەنابەت ئێستا ڕێک خۆت وەڵامی ئەمەی منت دایەوە کاتێک لە ئەوروپا ڕەتفعلێک وەرئەگیرێ بەرامبەر بە شتێک ئەو خەڵکە دڵسۆزە دێن لە بەردەم جێگەکە دانیشنەڵێ تا ئەمەنەکەی نایکەین ئێمە ئەبێ ئەمە بکەین بەڕاستی کاگارام دەست و چاوی خۆش بێت من ئەتوانم بڵێم پشگیری جەنابەتم بۆ ئەم پرۆژەیە کە کرا بە نووسرا و نەک هەتا هەولێر هەتا بەغاش لەگەڵ جەنابەت دێم
پێویستە ئێمە حکوومەت ملزم بکەین بە داواکاریەکمان لەم دیبیتەیە نەک هەموو ژینگە ینی داواکاریەکی زۆر بەسیت کە ئەو خانمەوە بزانم لەو ڕۆتوانێت کار بکات لەسەری خەڵکی تانجەرۆ تا ئێستا چەندین جارکا گارام ڕێپەیوانیان کردووە جادەیان گرتووە یعنی شتیان کردووە لەسەر ئەو کێشە ژینگەیە ئایا بەڕێزت ئایا ئەم بەڕێزانە چون یعنی لەگەڵ ئەو خەڵکەیە بوەستن کە ئەوان بەڕاستی حەقێکی خۆیانە خەڵکی دەربەندی خان من هاوڕێی زۆر نزیکم هەیە لەوێ کاگارام بە کۆی گشتی لە 180 خەڵکی دەربەندی خان ئاوی کانیە خوات